سیارەکەم بەشی کەوتووە ئێوە دابەزن تا چاش بەخێر بێن بەخوا پاسەکە ماشکە دەبا بە خۆمان هەڵپەڕین زۆر باشە منیش گۆرانیتان بۆڵێم دەنگی دێ لەشی لانەکەی بەم شەوی بە لانەکەی دەرزێ بۆ هەی وانەکەی ماچکەی کوڵمە جوانەکەی باشوێر بێ جیرانەکەی با بمرێ جیرانەکەی کەم سڵاوە سنگی پانێری کوردی زۆفی جابەن بخاوە ئاوری لە من بەرداوەوە گشەمامە ڕەنگانوە بەلەکی تووری سپی پاوە نەی تێکراوە دەنگ دێ لەشی لانەکەی با بچینە گوێی بانەکەی بانکەی لەکشا جوانەکەی بێتەوە لە ناوڕانەکەی ماچکەی کوڵمە جوانەکەی با کوێر بە جیرانەکەی با بمرێ جیرانەکەی خاڵە لە ڕوو لەوەرە ئاوێزانە دەبم بۆ تۆ گرم تێبەربوو برژاوە ماسی دوو سەر یەک لە جگەر مەڕچوو قوڕی دونیام بەسەرکەن ڕۆی و لە دەستم دەرچوو دەنگ دێ لەشی لانەکەی بەو شەوی بە لانەکەی دەرزێ بۆ هەی وانەکەی ماچکەی کوڵمە جوانەکەی دەنگ دێ لەبەر ژوورەکەی کوشتمی کوڵمە سوورەکەی بەدەواڵشم بۆ نەکرە خۆم خەمە لای پورەکەی خزمی نامە بکەن لۆ ماشقم بە پامورەکەی برادەریانم بکەن لۆ ماشقم بە پامورەکەی ئەی دەڵێن لە پامورەکەی ساكت جماعة